ئەمڕۆ لە مێژووی ڕزگاری خوازیگەری کوردستان قسە و باسی زۆر هەڵدەگرێت چونکە بەتایبەت بۆ هەولێر دوو جارە بۆ کوردستانیانیش بە هەمان شێوە هەر گرنگە کە 54 ساڵ بەسەر 11 ئاداری ساڵی 1970 تێدەپەڕێت بەسەر ئەم ڕێککەوتنە ئەمڕۆ 33 ساڵیش بەسەر ڕاپەڕینە جەماوەریەکەی شاری هەولێر تێدەپەڕێ ئێمە دەمانەوێت لە ئەنجامی هەم ڕێککەوتنەکە و هەم ڕاپەڕینە جەماوەریەکەی شاری هەولێر بزانین دوای ڕێککەوتنەکە دوای ڕاپەڕینەکە کوردستان بە کوێگەیشتی بەدەستێنا دەستکەوتەکانی کوردستان چی بووبووی لەگەڵ میوانێکی دیکە دەمانێت گفتوگۆکەمان تەواو بکەین. زۆر باشە هەکار ئێمە بەردەوامە بین هەر هەڵبەت ڕاپەڕین درێژە پێدەری و ڕێبازەیە کە لە ڕێککەوتنی 11 ئازار بووە یاخود با بڵین خەباتی کوردستانە چۆن لە 11 ئازارەوە ڕێککەوتن کرابووی کە مافەکانی کوردستان بەدەست بێ ڕاپەڕینیش هەر بەشێکە لەو درێژە پێدەری ئەو ڕێبازە. ئێمە میوانداری بەڕێز دڵشاد وەسانیبان کردووە کە چاودێری سیاسیە بەڕێزیان ورتر و زیاتر قاڵبوونەتەوە لە بابەتەکە و وشرۆڤی باشتریان لایە. بەڕێز دڵشادم کاتت باش بەیانێت باش هەم پیرۆزبایی یادی ڕاپەڕینە لەکەین پیرۆزبایی بانکە ڕەمەزانە لەکەین بەخێر هاتن و هیوادارین ئەمڕۆ ئێمە زانیاری ورتر و زیاتر لە تۆ وەرگین. باش لە ئەو ڕێککەوتنەی ساڵی 1970 دەست پێ بکەین کە ئەمڕۆ 54 ساڵ بەسەر 11 ئاداری ساڵ 1970 تێدەپەڕێت بینیمان لە راپۆرتەکە 22 خاڵی تێدا بوو ئەم 22 خاڵە لە بەرژەوەندی کورد بوو مافی کورد و هەموو ئەو بابەتانە دەگرێتەوە. کورد لە قۆناغی پێش 11 ئاداری 1970 و دوای 1970 چوو گۆڕانکارێکی بەسەرداهات چی بەدەستێنا گرنگی ئەم ڕێککەوتنە چۆن بوو؟ بەڵێ زۆر گۆڕانکاری زۆر گەورە ڕوو دەڕاستی چکە هەتا ساڵی 1970 بەر لەوێ ڕێککەوتن نامەی 11 ئادار ئیمزا بکرێ یعنی دیار بوو کە عادەتەن شۆڕشی کورد کە هەبوو ئەوان بە چەتە و بەڕێگر و تەنان لەسەر ئاسی دنیاش زۆر ئیشیان لەسەر کرد یعنی هەموو دەوڵەتە عەرەبیەکان لەگەڵی بوون بۆ نمونە ساڵی 63 کە شەڕێکی گەورە بوو هەر چوار دەوڵەت ئیشیان لەسەر کرد بۆ نمونە مەسەلەن عێراق بە سوپاکەی خۆی سووریا یەک لیوای هێنا بە ناوی لیوای یەرموک لە منطقەی بادینان بوو هەروەها ئێران تووچە شەرێکە بە توانای خۆیان لە ڕووی ئیستیخبارە و لە ڕووی قوەی زەوی و مشارک هەر چوار دەوڵەت بەشداریان لە ئەو شەڕەدا کرد یعنی بۆەوەی کۆتایی پێبێن و ئیشیان زۆر لەسەر کرد لە ڕووی ئەعلامیش و لە ڕووی دەرەوەشە بەنسبەت جیهانی دەرەوەش یعنی تعاملێک هەر بەو شێوە بوو چونکە تو دەوڵەتێک هەیە دەوڵەتێکی خاوەنی سیادی خۆی بووە لەبەرەوە بەڕاستی شارنەوەیەکی زۆر هەبوو لەسەر ئەوە کە ئەنەما کۆمەڵە خەڵکە و چونەتە چیا و هیچ ڕەبتی بە قەزای کورد و بابەتانەوە نیە بەڵام ساڵی هەفتا کە ڕێککەوتنامە ئیمزا دەکرێت شتێکی زۆر گەورە ڕۆدا لەبەرەوەی هەموو دنیا دەزانی ئەو دەوڵەتە کە جاران بە ڕێگر و چەتە و وابڵێن یاخی لە قەڵیمیەدان ئێستا ڕێککەوتنیان لەگەڵ ئیمزاکە کەواتە هەی دانانە اعترافێکە بە حەقەکە هەیە لەبەرەوە لەسەر ئاسی دەرەوە زۆر گرنگ بوو یعنی بۆ یەکەم جار بوو کە توانرا ئیسپات بکرێت کە کورد مافی هەیە کەواتە لە ناو عێراقیشدا ئەوە ئیسپات کرا طبعا ئەو گۆڕانکاریە لەسەر ئاسی دەرەوەش بەڕاستی هەر دوای ڕێککەوتن نامەکە دەیان ڕۆژنامەنووس لە ئاسی زیازای لە وڵاتان هاتن ڕویان لە کوردستان کرد بە تایبەتی ناوچە ئازاد کراوەکانی شۆڕش دنیایەک لیقاتی سەحەفیان کرد لەگەڵ بارزای نەمەر لەگەڵ قیادەکانی تر و ئەمن دەبێت لێرە شتێک ئیشارەت پێ بدەم ڕاستی کە زۆر گرینگە لەوانەیە کەمتر ئیشارەت پێدرێت ئەوش ئەوەیە لە سەردەمی شۆڕش ئێرو تاکەی حیزبێکە بوو بەس پارتی دموکراتی کوردستان کە مستفا بارزانی وەکو ڕابەرێک ڕابەرایەتی دەکرد بەڵام ئەو یعنی بەڕاستی حیزبی وەکو وەسیلە دانا تەنانەت یعنی ئەگەر دیقەتان دای بە زۆر جار لە ڕۆژگاری دواتریشدا بە جۆرێک لە تەوسەوە باز دەکرا کە بارزانی گاڵتەی بە حزب هاتووە جا من جارێک وتارە نووسی لەسەوە بەڵێ ڕاست ئەو چوە حزبی بە وەسیلە دەزانی لە کاتێکدا یەک حزبت هەبوو خۆش ڕابەرایەتی دەکرد کوردستانی سەرتاسەر بوو لە زاخەوە بگرە هەتا دەگەیشتە خانەقین هەموو یەک ئەوان بەربوو بەڵام ئەوەی کە لەلامەوە گرنگە کاتێک کە وەفدەکانی حکوومەتی عێراق هاتن چوون لە ناوچە ئازاد کراوەکان طبعا ئەوە کۆمەڵێک مفاوزات و چوون و هاتی زۆری هەبووەتەوە دەمەقاڵی زۆریشی لێکەوتەوە لەسەر زۆر بابەتی گەورە بۆ نمونە یەک لە جارەکان کە وەفدێک دێ یەکەم جار بارزان نەمە بەڕاستی تەکرد لەسەرەوە کرد کە چکە ئەو کاتە پارتی وەکو حزبی دەسەڵاتی ناو شۆڕش بەڵام حزبی شوعیش مەقەڕاتیان هەبوو لە ساڵی 63ەوە کە لەیان قەومالی عێراق بەیاننامەیان دژگەرکردن ئەوان لە عێراق دەرچوون چون ناوچە ئازاد کراوەکانی شۆڕش بارزانی نەمر پێ لەسەر داگر لەگەڵ عێراق وتی دەبێ لە وەفدەکەی ئێمە
حزبی شیوعیشی تێداوی بۆ بەغدا طبعا عێراق قبولی نەکرد بۆ قسەی من دەکەم یعنی لە خۆمەوە نایکەمەوە لە قسەی دەبیرۆریەکانی سەرکردە دیارەکانی حزبی شیوعیە وەکو کەریم محەممەد ئەو بابەتانە ئەوان باس لەواکەن کە زۆر پێی لەسەر داگرێت بەڵام عێراق قبول نەکرد مەبەستم لێرە بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی چکە ئەوان کە لێ بوون لە ڕەچاویان کردووە بۆیە بەڕاستی گۆڕانکاری زۆر گەورە دوای ساڵ 1970 ڕووداویش ئەو بوو بۆ نمونە هەر ئەگەر بۆ نمونەوە بگرین مەسەلەی خوێندنی کوردی مەسەلەی یەکێتی نووسەران کە ئێستا هەمان ئەوە پاشەوە دروست بوو مەسەلەی کۆر و زانیاری کە ئێستا ناوی ئەکادیمیە کوردی ئەو کاتانە دروست بوون لە زۆر ناوچەی کوردستان کە بە زمانی عەرەبی دەخوێندرا کراوە زمانی کوردی بەڵام زۆر تیژ نەکرا تەبعاً کەواتە عێراق خۆی کشاندوە لە بابەتەکە بەڵام ئەوەی کە گرنگە وەسیقەیەکی گرینگە تەنانەت لە یەک لە کۆبوونەوەکان کە وەفدەکە دێت کابرایەک ناوی عەبدوڵڵا سەلوومە وەزیری سەقافە و پشتیواژ بوو جارێک لە جاران لە یەک لە کۆبوونەوەکان لە گوندی ناوپردان ئەو کاتە مناقەشات لەوێ بووە بە بەرزانی نەمر و وەفدەکەی کوردی دەڵێ کەرکووک کوردستانی نییە تەبعاً بەرزانی نەمر زۆر تووڕە دەبیلەی لەسەر ئەو بابەتە 2 ساعاتێک گفتوگۆکان ڕادەوەستن ینی 2000 کە دەست پێکردن دەڵێ بە هیچ شێوەیەک قبوڵمانە تاکە کوردێکی ئەو قسەیە کە دەگوترێت لەوێ بە وەفدەکەی گوتوانی ئێستاش تۆمار کراوە هەیە تا کوردێک ما بێ تا کوردێک لە کەرکووک ما بێ کەرکووک کوردستانیە ئەوجا ئەو بابەتانە گرنگن یعنی ئەگەر ئێستا دیقەت بدەین بۆ نمونە ئەو کاتە بەڕاستی شۆڕشی کورد بلایەوە گرنگ بوو کە سەرژمێر بکرێت بزانە ئێستاش ئێمە باش چەند ساڵ یعنی پاش 2003ەوە یەک لە مەطلبەکانی کوردی با سەرژمێر بکرێت نایکەن حکوومەت ئێستا نایکە طبعاً هەموو هەدەفەکەش ئەوەیە کە زۆرینەکەیە با بڵێن ئەو ڕێژەی کورد کە هەیە لەو ناوچانە بشاردرێتەوە و بەداخەوە من شتێکەش باسەکەم یعنی ئەویش ئەوەیە ئێمە لەگەڵ ئەوانەی ئێستا دەسەڵاتدارن لە بەغدا سەردەمانێک هاوپەیمان بوون لە شاخ یعنی پێمان وا بووە ئەوانە یعنی یەک مەطلبیانە ئەوەیە کە ئەو دیکتاتۆرەتی بڕوخێن لەگەڵ سەدام هیچ هاوپەیمانێتێک نەبووە تەنها ئەوان پێشوی حکومرانی وەربگرن هاتن بۆ ناو شۆڕش و ویستیان هاوکار بکرێن و شەڕ نازەم چ نەکرێ و چکۆ لاواز بنەوە بابەتانە بەڵام ئێستا شتێکی زۆر جیاوازە کاتێک دەخوان ئۆپۆزیسیۆنی عراقی چکەش بەلایەنەوە زۆر گرنگە ئەگەر دیقەتان دابێت لە گرتە ڤیدیۆکاندا هەیە ینی ڕۆژی دواتر کە وەفدی کوردستانیش دەچێتە بەغدا سەرۆک کۆماری ئەو کات ئەحمەد حەسەن بەکر ڕێکەوتنامەکە لە تەلەڤیزیۆن دەخوێنێتەوە پاشان لە ناو جەماوەرێکی زۆر تامان خەڵکێکی زۆر لە کوردستانیش دەچوونێتە ئەوێ و هەموو پێکاتەکانیش کە ئێستا پێکاتەکان هەڕەشیان لەسەرە هەموو پێکاتەکانی کوردستان و عێراقش لێ ئامادە بوونە یعنی وەکو ئاهەنگێکی زۆر گەورەیان کردو کە خۆشحالیان دەربڕیوە من لێرە بڵە حەزەکەم ئەوەیە سەدام ئەوان کە ڕەغمی دیکتاتۆریەت و کوشتارێکی زۆر بەڵام هەست دەکەی کە ئەوان بابەتەکان نەخزاندەوە ناو زەمان ئێستا من تێبینی یەکەم بەداخەوە لە عێراقدا زۆر جار بابەتەکانیان خۆیان بە عەمدی بە ئەنقەست دەخزێنە ناو خوارەوەی خەڵک بۆ نمونە لە حوسێنیەکان هێرش کراوەتە سەر جەنابی سۆرەک بارزانانی لە حوسێنیەکان هێرش کراوەتە سەر مافی ڕەوای ئێمە یعنی ئەوە زۆر خەتەرە و بابەتەکە دابەزینی بۆ ناو شەقام لەوێوە هەڕەشە دروستکەی ئەو یەک لە بابەتە گەورەکانە بەڕاستی من تێبینیم کردو کە ئێستا بەداخە بۆ شێوەیە تەعامل لەگەڵ عێراقیە لە کاتێکدا کاتی خۆی حەفلەیەکی زۆر گەورە لە بەغدا کرد هەموو خەڵک بە قەناعەتیشەوە تەمان ئەو حەفلات و بەشداریان لەبەرچی لەبەرەوەی لە 1960 تا 1970 شەڕی زۆر گەورە بوو کوشتاری زۆر گەورەکە لەوان هەردوو بە تایبەتی لە سوپای عێراق ینی خەڵکی عێراق حەزیانە کرد ئەو شەڕە مشکلەیەکی گەورەیەکەی خێگرتون لەگەڵ لەبەرەوەشدا بەڕاستی بارزان نەمریش وەکو ئاشتی خوازێک پێیان بە ئۆبر بەڕاستی کە پێویستە ئەو بابەتە بکرێ مەسلەی بە ئاشتی گفتوگۆ بکرێ ئەو بابەتانە زۆر گرنگ من بەڕاستی باشە خەباتی ئەو سەردەمە دواتر ڕاپەڕینی بەسەر هات دواتر درێژەی کێشا ینی خەباتی کورد بەردەوامە حتا ئێستاشی لەسەر بێت بە شێوازێکی دیپلۆماسی کە ئەکرێ لەلایەن سەرکردەوە حکومڕانی کوردستانەوە گەشتونێتەم ئاستا ئێستا ئەو خەباتێکە کراوە گەشتۆتە ئەم کاتە هەولێری کردوتە پایتەختی هەرێمی کوردستان هەولێری کردوتە ناوێکە لە کۆنفرانسە گەورەکانی جیهانە بەشداری هەیە کە لە دیبیتە گەورەکانی جیهانە هاوشانی سەرکردەی باڵاکانی جیهان سەرکردەی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە بێ ئەمە پێویستەکە چۆن پەرەی پێ بدرێ و بەم ڕەوتە بە باشتر بڕوات ڕاستە مەسلەی ئەوە یەک لە دەستکەوتەکانە ڕاستی مەسلەی ڕاپەڕین بابەتێکی زۆر گرینگە ئەوە وە خاڵی گرنگ بەڕێ من ئەوەیە کە پێویستە ئەوڕۆ هەموو حزب و لایەنە سیاسەکان وەکو دەرسێک لەو ڕۆژی ڕاپەڕین وەرگن دەرسەکە لە چدایە بەر لەوەی ڕاپەڕین ڕووبدات کورد لە شاخ شتێکیان دروستکردنیان لەنا بەرەی کوردستانی ئەو کاتیش تەمان ناکۆچی نێوان حزبەکان هەبوو
ناکۆچەکان تا ئاستی شەڕیش ڕۆیشتن خوێنیش ڕۆژە بەڵام لە نەتیجە دوای شتێکیان دروست کرد بە ناوی بەرەی کوردستانی وەکو چەترێک هەموو لایەنە سیاسەکان لەوێ کۆبوونەوە. ئەمە زۆر جادە لەمە بەختی ئێمە ئەو کات ئەوە دروست بوو چونکە ئەگەر وا وایە دەبا لە ڕاپەڕین یعنی هەرێکە و بەجیا بەهات با خوارە و ناو خەڵکۆ ئەو کاتە ناکۆچەکان لەوانەیە زەختر ببوانە بەڵام شتێکی زۆر گرنگ بە ئەو بەرەی کوردستانیە ئەو کاتە مام جەلال وەکو دەرەوە خۆی اختیاری کرد بە ئەو مەسئول بێکە لە دەرەوەی کوردستان وەکو مەسئولی بەرەی کوردستانی جەنابی سورۆک بازانیش مەسئولە لە ناوەوەی کوردستان لەبەرەوە ڕاپەڕینێک ئەو کاتە بەو شوەیە کە درا سەرکردایەتی بەرەی کوردستانی بە ئامادەبوون هەموو حیزبەکان وەکو بەرە نەک وەکو هیچ حیزبێک ینی بەرەی کوردستانی تەنانەت لە ڕاگەیاندەکان بە تایبەتی لە ڕادیۆ ئەو کاتە هەندێک بەیاننامە هەبوو بە هەموو ڕادیۆکان دەخوێنرایەوە و ئەوەی کە گرنگیش بوو و ئێستا زۆر جار جەنابی سورۆک تاکید لێ دەکات ئەو بوو کە وەکو لێبوردنێکی گشتی یا با بڵێن ئەو سوپایە کە ژمارەی زۆر خەڵکی عێراق لەناو سوپای عێراق زۆر کەوتە دەستی خەڵکی کوردستان و کەوتە دەستی پێشمەرگە شتێکی لە ڕووی ئینسانی و بەڕاستی گرنگ بوو کە خەڵکیش لە خۆیانەوە بێ کەس دەستکاری کەس بکە کەس بریندار بکری کەس لە کاتێک دەدانزانێ ئەو سوپایە ئالەتێکی گەورە بە بەنسبەت حکوومەتی عێراقەوە کە کوردستان وێران بکات و دێهاتەکان تێک بدات و خەڵکی کوردستان بکوژرێ بەڵام لەگەڵەوەشدا خەڵک تەساموحێکی تێدا هەبوو زۆر گرنگ بوو و لە سەرکردایەتیشەوە بەڕاستی بەیاننامە دەردەکرا لەسەرەوەی کە لێخۆشبوونێک چوە کوردیش چەکداری هەبوو چەکداری سەر بە ڕژێم با بڵێن ینی لاپەڕەیەکی نێکراوە زۆر گرنگ بە ئەو لاپەڕەیە تەنانەت لە ڕۆژگاری دوای 2023 و نەمانی سەدام حوسێن لە عێراق زۆر ئیشارەت بەوە دەدرا کە ئێمە ئەو تەجروبەیەمان نەکرد کە بە تایبەتی سەرۆک مەسعود بارزانی کە کردی لەوێ ئیشارەت هەبێن چونکە بەڕاستی ئەو لاپەڕەیە ئەگەر بە کوشتار بیکێت و هەر کەسێک تفەنجێکی دەستدای و قسەیەکی کرد بیکوژیەوە کەواتە یعنی بەڕاستی هەر ڕووبارەکەی خوێنەکە زیاتر گەورە دەبێت و عێراق ئەویان نەکرێت بەڕاستی بەداخۆ دوای 2023 هاتن کارکتەرە دیارەکانی بە تایبەتی ئەوەی کە لە پێکهاتی سونە ژمارەیەکی زۆریان کوژۆک و تۆڵ ئەوە لەبەرە وای کرد کە بەڕاستی لە عێراق ئەو گروپە تەواو لێک جیا ببنەوە گرژەکانیش زیاتر بوو بەڵێ کێشەکانی زیاتر بوو و هەل نەکرا زۆر باش کە دەبینی عێراق بەرە و وەقاری خراپش دەڕوە باشە مامۆستا دڵشاد ڕاپەڕینەکەی هەولێر پێکهاتە جیاوازەکانی شاری هەولێر کردیان بە یارمەتی هێزەکانی پێشمەرگە ئێستاش هەولێر یەک لە دروشم و سیمبۆڵەکانی ئەو شارە بەیەکەوە ژیان یەکتر قبولکردن هەموو ئەمانە یعنی سیمبڵێکی جوانی ئەو شارەیە شارێکە کە پێی دەگوترێت لە هەولێر کەس خۆی بە غەریب نازانێ ئێستا ینی بە ڕێگەیەک لە ڕێگەکان دەیانەوێت پێکهاتەکان هەندێک فەرامۆش بکرێ ئەمە تا چەند وا دەکات یەک ڕێزی و یەکتر قبولکردن ئاشتی برایەتی لە هەولێری وە لە کوردستان بەگشتی کەم بێتەوە خۆی شتێکی خراپە کە بەرامبەر کوردستان کرا ڕاستی چکە ئێمە ئەوەی کە هەمان بووە وەکو نەریتێک بۆ خەڵکی کوردستان قبولیشی بووە ڕاستە لەسەر ئاسی سەرکردایەتی حیزب و لایەنەکان بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی زۆر پێ لەچە داگرتووە ئەمە شکرانی دەوێت کە وای لێ هاتووە ببێتە کللتوری خەڵکەکەش تەنها لە ئاسی بڕیاری سیاسی نەمێت بەڵام ئێستا دەبینین بەداخەوە لەسەر ئاستی ئەحزاب لەسەر ئاسی عێراق ئیشی بۆ دەکرێت تەبەن ئاسی ئیقلیمیشە بەڕاستی ئیشی بۆ دەکرێت ینی وەکو محکەمەی فدرال وەکو ئامرازێک بەکاردێنرێ بۆ ئەو گوشارانێکە دەخرێنە سەر خەڵکی کوردستان دەبین کە ئێستا بۆ نمونە موچەی خەڵکی کوردستان کە نادەن ئەوە بەڕاستی هەمووی ئەو بابەتانە گوشارن وە کاریگەری زۆرشیە لەسەر مەسلەی پێکهاتەکان ئەمە ئەگەر دیقەت بدەین لە عێراقدا دوای 2023 پێکهاتەکان جێگان نەبووتەوە دنیایەک ژمارەیەکی زۆر خەڵکی مەسیحیمان بینی ماڵیان تاڵان دەکرا لە بەغدا و شارەکانی تر هەمویان ڕویان لە هەرێمی کوردستان کرد هەتا لە سەردەمی فترەی شەڕی داعشیشدا 2 ملیۆن کەس لە کوردستان بوو یعنی خەڵکی کوردستان سەرڕایکەوەی کە باری سەرشانی خۆی قوروس بووە کە گوشاری زۆر گەورەی لە سەرشان بووە لەگەڵەوەشدا تەعامل لەگەڵ ئەوانی کە هاتوونە بە عەرەب بە هەموو پێکهاتەکانەوە وەکو ماڵی خۆیان تەعاملی لەگەڵ کردن ئەوەش ئەو کولتورێک کە هەبووە لە کوردستاندا بۆ زۆرجار جەنابی سۆرۆک لە شانازی پێوە دەکەم وە لەسەرەوەی کە خەڵکی کوردستان دەستیان بۆ جوندیەک نەبر کاتی خۆی لە نهۆتوویە کە لە کاتێکدا ئەمە بابەتێکی عەفەویش بۆ ڕاستی یعنی لەوانەیە کۆنتڕۆڵکردنی ئاسان نەبوو بێ مەسەن خەڵک بە هەموو بە کەیف خۆیان و هەر کەسێک گەنجێک چەکێکی بەدەستە و کەس ئەوامر دیار نەچێت تەنها پێشمەرگە وەکو مونەزەمتر بوو ئەوش کە تەوزیعکە لەسەر شارەکان ئەو کاتە ژمارەیان کەم بوو ڕاستی خەڵکی کوردستان بە لێشا و خەڵکەکە داهات بەشداریان دەکرد لەبەرەوە بابەتێکی زۆر گرنگەوە ئەوەی ئێستا لە عێراق دەگوزارێ شتێکە بەڕاستی من پێم وایە پێیانمە پێمان دەڵێت کە عێراق
ئەو عێراقانیە وە لە مێژە ئێمە تاکیدمان لەسەوە کردو وە لە مێژە لی تێگەشتون کە ئەو عێراق ئەوە نییە کە 2023 دامەزرێ بڕیار بوو کە پێکهاتەکان پێکەوە بژن لە عێراق وە ناویان لێنە عێراقی نوێ کە ناوێن ڕێ عێراقی نوێ مەبەست لەوەی کە نوێ جیاوازە لەوەی ڕابردوو یعنی نابی تاکە حزب یان نابی تاکە پێکاتە بەڵام دەرچوانیە مەسەلەن ئەو عێراق نوێیە کە هەمومان چاومان لێبوو وا دەرنەچوو زۆر خراپتری شاتە پێشمە تەعامل لەگەڵ پێکاتەکان بە تایبەتی لەگەڵ لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر جیاواز یعنی و هەمووشی گوشاری گەورە گەورە بۆ نمونە ئێستا ئێمە دەبینین یعنی بەهانە و شتی سەیری سیر بە هەرێمەگرت ناو بە عەربی بێ و نا بە کوردی بێ و موچە نادەین یعنی هەز دەکرێت بەداخەوە شتێک کاتە پێشەوەکەوەی هەموو ئەو خراپەکاریەکانی لە عێراقن ئێستا خەریکە بە ئێمە پیشانی کە ئەنەما لە عێراق ئەیمەینەوان لە کاتێکدا حەیدەر عەبادی کە سوورە وەزیرانی عێراق بوو لە سەردەمی ئەو حەشدی شەعبی دامەزرا خۆی کە ڕئیس وزرا بوو خۆی کە ئیمزای کرد معاشەکان بدرێ ئەو کاتە گوتی 150,000 حەشدی شەعبی هەیە بەڵام 90,000یان بندیوارە تەنها 6,000 حزوری هەیە یعنی لە ناو سوپای عێراقش بە هەمان شوێ لە ناو مؤسسەکانی کەش بە هەمان شوێ ئێمە دەبینین لە عێراقدا ئەمڕۆ پۆست دەفرۆشرێ وەزیر بەوەندە پەرلەمانتار بەوەندە مدیرعام بەوەندە ئەو بابەتان هەموو هێن بەڵام ئێمە بەداخەوە هەمیان هێنا سەر ئێمە وەکوی خراپەکاریەکان ئێمە لە عێراق دەکەن وەکو بڵێن ئێمە مەسئولین لەوەی کە لە عێراق استقرارنیە لە عێراق خەڵک یەکتر دەکوژێت کە هیچ پەیوەندێکی بە خەڵکی کوردستانەوە نییە ڕاستی ئەوە ئەوان کە یەکتر دەکوژین لەسەر ناوێک لەسەر شتێکی بەسیط کە ڕووداوەکانی بڕۆ سەیری زۆر سوسیال میدیا ببینە هەندێک خەڵکی نوخبەی خوێندەواری بەغدا زۆر هەندێک مەراسیم هەیە کە ناو شارەکان دەکرێت بێزیێنێ بێتەوە بەڕاستی تەنانەت من شتێک باز دەکەم ئێستا زۆر باوە لە سوسیال میدیا کاتی خۆی لە سەردەمی عەباسیەکان گەورە دزێکە بوو دزێکی زۆر گەور بوو سەردەمی عەباسیەکان ناوی ئەدهەمی کوڕی عەسقەلە بوو ئەو دزە دزێکی گەورە ئەو دزە دەڵێن کاتی خۆی کە پێشەوەی بمرێ وەسیەتێکی کرد بوو وتپی ئەگەر دزیتان کرد ئافرەت دەستکاری مەکەن مەیبەن پیاوی باش دەستکاری مەکەن مەیبەن تەنانەت ماڵەکان پێم باشە نیوێ بە نیویان بۆ خۆیان بهێڵنەوە ئێستا لە ناو سوسیال میدیا تۆڕەکان خەڵکی عێراق دەڵێ هەزار سلااو لە ڕوحی عەسقەلە بیکە ئێستا ئەتوو پەیامەکەت بۆسیێتەکەت دزەکان جێبەجێ ناکەن لە عێراق هەر هەموو شتیان هیچ جان هیچ مەبەستم لێرە ئەوەیە کە لە ناو شقامی عێراقی بەڕاستی ئەو بەوازحی دیارە بێزارێکی زۆر دیارە بەڵام ئێمە هەر چەندە لە ناوخۆشمان بەداخەوە کە ناکۆچی حزبی وای کرد کە دەرفەتی دروست بێت لەسەر ئەوەی ئەوان بیقۆزنەوە تامان من پێشم وایە زیاتر ئەوە لە مەتبەخەکەی دەرەوەی عێراقە هەموو ئەو شتانە ڕێک دەخرێت بە تایبەتی لە ئێرانەوە ڕێک دەخرێت بە مجەهەزی دێت ئێرە و قسەیەک کەش دەکەم کە من حەقم بە خەڵکی عێراق نییە کەفی خۆتان چۆ بردەکە بەڵام لە مێژووی سراعات و ناکۆچەکانی نێوان عێراق و ئێران لە 400-500 ساڵی ڕابردوو یەکەم جارە ئێران وها بۆی دەستکەوی کە بە کەیفی خۆی دەستکاری ناو عێراق بکە بە کەیفی خۆی بێتە ناو عێراق لە هیچ سراعاتی چەند ساڵی ڕابردوو شتیوان نەبووە بە هیچ نەمەگنیانتوان ئەو سراع بۆ شێ بگاتە ئەو ئاستا ئێستا عێراق وەکو ئامرازێکە وەکو وەسیلەیەکە بەدەست ئێرانەوە تەنانەت زۆر بە تەبیعی تەنانەت ئەوانەی کە دروستی کردوون مەسەلەن شەرم ناکە دەڵێ من ئەگەر بێت و ناکۆچی لە مابەینی عێراق و ئێران دروست بێ من لە ئەنگری ئێرانم علاقەم بە عێراقەوە نییە بەڕاستی ئەو وەلاعاتە دروست بوونە ئەو ئینتیمایە بۆ دەرەوە مشکلەیەکی زۆر گەورە و عێراقێکمان هەیە کە هیچ سادیەکی نییە مامۆستا دڵشاد سپاس بۆتەوە خۆشحاڵ بووین لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەوانە سپاس بۆ بەڕێستان میوانی بەیانی 24 بەڵێ